زۆر باشەوەی ڕای بەردەوامی هاوکاریەکانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە بۆ ئۆکرانیا و هێرشی پێچەوانی ئۆکرانیا، بەڵام هەتا ئێستا وەکو شارەزایان دەڵێن ئەم جەنگە یەکلایی نەبووتەوە و ئۆکرانیا وەکو پێویست نەیتوانیوە بەپێی ئەو هاوکاریانەی کە دەکرێت بتوانێت لە جەنگەکە بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێ. ئێستا کە باس لەوە دەکرێت دۆسیەکی دیکە دێتە بەر چاو، ئەویش دۆسیەی گەندەڵیە لە ئۆکرانیا، بەبەستمە بزانین کە بۆچی لە کاتێکدا ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوکاریەکانی خۆی بۆ ئۆکرانیا بە پاساوی نەبوونی بودجەی وڵاتەکەی خۆی ڕاگرتووە، ئێستا باز لە دۆسیە گەندەڵی دەکە. ئەمە لە میوانەکەم دەپرسم. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتیوتی توێژینەوەی ئەمریکی کوردی و شارەزای کاروباری ئەمریکا لە ستۆدیۆ لەگەڵ منە ئامادەیە. کاکارۆخ زۆر بەخێر بێ. هەرو پرسیاری کە کردم، بۆچی ئێستا باز لە دۆسیە گەندەڵی دەکرێت لە ئۆکرانیا؟ بەڵێ دیارە دۆسی گەندەڵی دۆسیەکی زۆر ڕوونە بەر لە شەڕی ئۆکرانیا و رووسیاش. ئۆکراین یەکێک بۆ لە وڵاتانێکەوە لە ئەوروپای ڕۆژهەڵات بە وڵاتێکی گەندەڵ ناسراوە و زۆربەی داتاکان باس لەوە دەکەن کەەوە گەندەڵێکی بێشمار لە ئۆکراین هەبووە بەر لە شەڕ، بەڵام لە مانجی شوباتی 2022ەوە ینی ساڵێک و دەمانگ بەر لە ئێستا خۆتەزانی کە شەڕ دەستی پێکرد ژینگەیەک جیری لەبارتر بۆ گەندەڵی دروست بووە و پێم وایە دایمەن هەندێک کەس لە ئاوی لێڵا ئەوێ بڵین کاری خۆی بکە. ئێستا شەڕ بۆتە دەرفەتێک بۆ هەندێک لە بەرپرسی گەندەڵ لە ئۆکراین کە بتوانن زیاتر پەرە بە گەندەڵەکانیان بدەن. بۆی ئەمریکاش نیگەرانە، نەک ئەمریکا بەڵکو بەرەی ئەوەی ئەمریکا لێ نیگەرانە چیە کاکارۆخ؟ ئۆکرانیا گەندەڵیەکە بە چ شێوازێک دەکات؟ ئایا ئەو هاوکاری و چەک و پێداویستێ سەربازیانەی بۆیان دێوەکو پێویست بەکارنیان بە وڵاتانی دیکە دەفرۆشنەوە چۆن ئەو گەندەڵی؟ بەڵێ گەندەڵیەکە لە کڕینی چەک و پێداویستی سەربازیەکانە هەیە و هەر لەبەر ئەوەش بوو کەەوە ماوەیەک بەر لە ئێستا زیلینسکی وەزیری بەرگری پێشووی دوورخستەوە و ئەو وەزیری بەرگری کە ئێستاش دایناوە ئەویش قسەی لەسەرەکەوە باگراوندێکی گەندەڵی هەبێت. بۆی ئەمریکا نیگەرانە کە چونکە ئێمە دەبێت لە بەرچاومان بێخاتە سنوور ئەم سەفقەی کەەوە ئۆکراین دەکات لەگەڵ 41 وڵات بۆ کڕینی چەک کە لە سووریانەوە ئەمریکا بە بای نزیکەی 300 میلیارد دۆلار تا ئێستا چەک کراوە. ئەم پارەیە زۆرەش لە دۆسیەی گەندەڵیە بێگومان دەرفەتێکە بۆ خەڵکی گەندەڵکار کە بیانەوێت سوود لەم بارودۆخۆ ببینن بۆ ئیکەوە پارێکی باشیان دەستکەوێ لە پرۆسی گەندەڵیە. بۆی ئەمریکاش ئەزانێ ئەمریکا تەمان گەورەترین هاوکاری دەر یاخود بڵێن دابینکەری چەکە بۆ ئۆکراین و تاوکو ئێستا بای نزیکەی 50 میلیارد دۆلار ئەمریکا تەنها ئەمریکا چەکی فرۆشتۆتە ئۆکراینە و هەروەها بەریتانیاش بە پلەی دووەم دێ کە بە نزیکەی 7 میلیارد دۆلار چەک ئەداتە جگە لە وڵاتانی تری ناتۆ ئەندامی ناتۆ وڵاتانی ئەوروپا هەتا وڵاتانی دەرەوەی ئەوروپاش کە ژمارەیان 41 وڵاتە هاوکاریەکی بەردەوامی ئۆکراینە دەکەن چونکە ئۆکراین خۆتەزانی شەڕەکە شەڕێکی چارەنووسازە بۆ بەرەی ڕۆژ ئاوا چونکە ئەوان بە شەڕی بڵین بەهاکان بە شەڕی ڤالیۆ بە شەڕی دیموکراسی و مافی مرۆڤ ئەیزان وا دەزان ئەگەر رووسیا بیباتەوە و بەهاکان دۆڕاندویانە و رووسیا دەبێتە وڵاتێکی هەڕەشەکار لەسەر وڵاتانی دیموکراسی. لەگەڵ ئەوە ینی بێئومێد نەبوون لە ئۆکرانیا، ینی زۆر لە شارەزایان باس لەوە دەکەن کە ئۆکرانیان نەیتوانی سەرکەوتوو بێ لە هێرشی پێچەوانە بەرامبەر بە رووسیا. خۆتەزانی کە هاوسنجی هێز لە نێوان ئۆکرانیا و رووسیا هاوسنجی هێز بەڕاستی ڕوونە کە هاوسنجیەکی ئەوتۆ نییە. ئەنی ئۆکراین یان ئۆکرانیا وەکو پێویست ناتوانێت ڕوبڕووی رووسیا بێتەوە ئەگەر هاوکاری وڵاتانی ناتۆ نەبێ و خۆی بەڕاستی بێئەمەل بوون لە بردنەوەی ئەم جەنگە ئەمریکا وڵاتانی ڕۆژاوە خۆی بەڕاستی بێئەمەل نەبوونە، بەڵام ئاسوەیەکی ڕوونیش نییە بۆ ئەوەی کەوا بتوانێت ئۆکرانیا سەرکەوی بەسەر رووسیادا چونکە تاوەکو ئێستا نزیکەی 140 خاچی ئۆکرانیا لە ماوەی ساڵێک و دەمانجی ڕابردوو لەلایەن رووسیاوەدا گیر کراوە. رووسیا بەردەوام هێرشەکانی فراوانەکە و دەبێت لە خەیال لە بیریشمان بێخات و سنوور رووسیا تاوەکو ئێستا ئەمەی بەشەڕ ناو نەناوە دەڵێ ئۆپەراسیۆنیشی سەربازیە. یعنی ئەمە ئەگەر رووسیا خۆی گەورەترین وەکو دەڵێ چەچینەوەوی هەیە بەڵێ چەچینەوەی ئێستا زۆرترین ئەوەی کە پێدان ڕووسی نەوەوی لە رووسیا هەیە و رووسیا میراتگیری یەکێتی سۆڤیەتە و خۆشی پۆتین خەونی ئیمپراتۆریەت و خەونی جێڕانەوەی ئەوەی کە پێی دەڵێن ئیمپراتۆریەتی ڕووسی قەدیم هەیە. بۆیە پێم وایە ئەم شەڕە درێژەی دەبێت چونکە ئەمریکا چاوەڕێی ئەوەی دەکرد کە ئەم جەنگە هێندە بخایەنێ. پێم وایە
دائما هەندێک حسابات کراوە بەڵام شرط نییە هەموو ئەو حساباتانی کە کرابێ ئەو بەرچاوڕوونیانەی کە هەبێ وەکو خۆی بێتە دی بۆیە پێم وایە ئەمریکاش وەکو پێویست هەموو حساباتێکی نەکردووە بەڵام ئەوەی کەەوە ڕوون بوو ئەوەیە کە ئۆکرانیا هێڵی سووری بەزان بەوەی کە نیازی ڕوون و ڕاشکاوی خستە ڕوو بۆ بوون بە ئەندام لە ناتۆ بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپا چونکە ئەمە هێڵی سوورە چونکە ئاسایشی نەتەوەیی و نیشتیمانی رووسیا دەکەوێتە مەترسیەوە بۆیە رووسیا و پۆتین بەم شێوەیە بەرەنگاری ئۆکرانیا بوونەوە و پێم وایە ئەمەش زیانێکی بێشماری لە وڵاتی ئۆکرانیا خستۆتەوە و ئۆکرانیا بۆتە قوربانی ئەم شەڕەی نێوان رووسیا لەلایەک و ئەگەرچی ئۆکرانیا دەیکا بەڵام وڵاتانی ئەوروپا و ناتۆ ئەمریکا لەلایەکی تر بۆیە ژێرخان و سەرخانی رووسیا بڵێن ببوورە ئۆکرانیا وێران بووە و ئۆکرانیا ئێستا بۆتە قوربانی ئەم شەڕە باشە بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم کاکاروخ پێتان وایە لە دوای بابەتی پارەدارکردنی ئەمریکا لە ماوەی 45 ڕۆژی داهاتوودا ئەمریکا بەردەوام دەبێت لە ناردنی هاوکاریەکانی بۆ ئۆکرانیا بەڵێ هەتاوەکو دیموکراتەکان لە کۆشتی سپی بن کە دەتوانین بڵێن نزیکەی ساڵێکیان ماوە هاوکاریەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا بەردەوام دەبێت بەڵام لەگەڵ نوێبوونەوەی سەرۆکایەتی بڵێن ئەمریکا لە ساڵی داهاتوو لە نۆڤمبەری 2024 ئەگەرێکی زۆریش ئەگەر بەردەوام چونکە خۆتەزانی هەم بایدن دۆسیی لەسەر بەهۆی هەنتەری کوڕی و هەم ترامپیش دۆسی لەسەر لە داگاکانی ئەمریکا بەڵام بەگشتی چاوەڕوانیەکان وان چونکە بایدنیش خۆی بەهۆی تەمەنیەوە تۆزێک خاڵی لاوازی هەیە زەحمەتە بتوانانی بەردەوام بێ بۆیە چاوەڕوان دەکرێت کە 4 ساڵی داهاتوو بۆ کۆمەریەکان بێ کۆمەریەکانیش بێن لە ماوەی ئەگەر بەتایبەت ترامپ بێ لە ماوەی 24 کاتژمێرە گوتی من شەڕی رووسیا ئۆکراین کۆتایی پێدێنم بەچی بە بڕینی هەموو هاوکاریەکان چونکە خەڵکی ئەمریکا چیتر تەحملی ئەوە ناکە ئەم باجێکەوە خەڵکی ئەمریکا دەیدا بچێت بۆ شەڕی ئۆکرانیا و ئەمریکا تاوەکو ئێستا وەکو باسم کە نزیکەی 50 میلیارد دلاری داوە ئەمە بۆ خەڵکی ئەمریکا زۆر ئەم هاوکاریانە بۆیە پێم وایە بەگۆڕینی سەرۆک لە کۆشتی سپی و بەهاتنی کۆماریەکان ئەمە هاوکاریەکان بۆ ئۆکرانیا بەڕێزکار و خۆشناو سەرۆکی ئینستیتیوتی توێژینەوەی ئەمریکی کوردی زۆر سپاس بۆ ئەمە